لەگەڵ کۆتایی هاتنی وادەکەی درەنگانێکی شەو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئاگربەستی لەگەڵ ئێران تا کاتێکی نادیار درێژ کردەوە و وتی تا ئەو کاتەی سەرکردەکانی ئێران پێشنیازێکی گشتگیر و یەکگرتوو بۆ دانوستان پێشکەش دەکەن ئاگربەستەکە بەردەوام دەبێت. ترامپ ڕوونی کردەوە ئاگربەستەکە لە سەرداوای عاسم مونیر فەرماندەی سوپای پاکستان و شەهباز شەریف سەرۆکوەزیرانی پاکستان بووە کە داوایان لە ئەمریکا کردووە هێرشکردنە سەر ئێران ڕابگرێت تاوەکو پێشنیازێکی یەکگرتوو پێشکەش دەکرێت. فەرمانیشی بۆ سوپای ئەمریکا دەرکردووە لە گەمارۆدانی بەندەرەکانی ئێران بەردەوام بێت. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردەوە پێدەچێتەوە ئاگربەستەی ترامپ ڕایگەیاندووە بۆ ماوەیەکی کورت بێت. ئەگەر ڕێکەوتنێکی خێرا نەکرێت و ئاڵۆزیەکانی ئێستا بەردەوام بن، لەوانەش گەمارۆی سوپای ئەمریکا بۆ سەربەندەرەکانی ئێران و کاریگەری لەسەر دۆخی ئابووری ئەو وڵاتە. لای خۆیەوە بەرپرسێکی باڵای ئێرانی بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاند تاران بە ڕێوەچوونی هەر دانوستانێک لە ژێرفشار یاخود ئامانجی ڕاددەستبووندا بێت ڕەت دەکاتەوە. لە کاتی دەست بەرداربوونی ئەمریکا لە سیاسەتی فشارکردن و هەڕەشە و هەڵگرتنی گەمارۆی دەریایی تاران ئامادەیە بەشداری دانوستان بکات. هاوکات عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران لە تۆڕی ئێکس بڵاوی کردەوە گەمارۆدانی بەندەرەکانی ئێران کارێکی جەنگیە و پێشەلکاری ئاگربەستە. ئێران دەزانێت چۆن بەرگری لە بەرژەوەندیەکانی بکات و بەرەنگاری سیاسەتی بە زۆر سەپاندن و فشار ببێتەوە. مەجید موسەوی فەرماندەی هێزی ئاسمانی سوپای پاسدارانی ئێران دەڵێت لە گەڕی نوێی شەڕدا گورزی توند لە دوژمن لە ناوچەکەدا دەوەشێنین و ئامادەین بۆ بەردەوامی شەڕ و بەرپەرجدانەوەی توندی هەر هەڕەشە و هێرشێکی دوژمنکارانە. هاوکات وتەبێژی بارەگای خاتەمولئەنبیا هۆشداریدا لە دەرەنجامی هەر هێرشێک بکرێتە سەر ئێران و جەختی کردەوە وانەیەکی تونتر دەدەنە ئەمریکا و قەوارەی زایۆنی. ترامپ ماوەی ئاگربەستی لەگەڵ ئێران درێژ کردەوە بۆ ئەوەی تاران کاتی زیاتر وەربگرێت و بتوانێت لە ناوخۆی وڵاتەکە هەماهەنگی و پەیوەندی دروست بکات. بەرپرسانی ئێرانیش بە چاوی گومانەوە دەڕوانە ئەو هەنگاوە و لەو بڕوایەدان درێژکردنەوەی ئاگربەست بۆ بەدەسێنانی کاتە بۆ ئەنجامدانی هێرشێکی کتوپڕ و جەخت لە پێویستی وریابوون و چاودێری گۆڕەپانی بێدەنگی شەڕ لە کاتی ئاگربەست دەکەنەوە.